ئیسحاق و ئیسرائیل کە گوێیان پێ ئەڵێن چوون بۆ ناوچەی کەنعان، بەڵام کەنعانەکان باوەڕیان بە یەزدانی ئەوان نەکرد و شەڕیان لەگەڵ کردن. یەزدان لێرەشا یارمەتیان کاهینی بۆ دانان کە ببێتە بەڕێوەبەری قوربانەکانیان و شێوەی یەزدان پەرستنیان. سەرک کاهین ساڵی جارێکە چووە ناو پەرزگاوە بۆ دوای ئەو پەردەی کە بە شوێنی پیرۆزنەوە برا، تاوەک لەویا بە ناوی گەلەوە لەگەڵ یەزدانە بدوێت. دوای ساڵانێکی زۆر جووەکان یاخود ئیسرائیلەکان پاشایەکیان بۆ خۆیان دانا، ناوی داود بوو، حەزرەتی داود. داود کابرایەکی زۆر یەزدان ناس بوو. کاتێ جووەکان گوناه و هەڵەیان بکردا یەزدان بەهۆی داودەوە یان بەهۆی پێغەمبەرانی کەوە ئاگاداریەکردنەوە. سەرەڕای ئەم ئاگاداریانە جووەکان داواکاریەکانی یەزدانیان پرگوێخست و هەندێک لە پێغەمبەرانیان کوشت. اینجا دوای 800 ساڵ جوولەکەکان خۆیان دۆڕان و بەدیل گیران و ڕەوانەی ناوچەی ئاشور و بابل کران. یەزدان لەم کاتەشا بەهۆی پێغەمبەرانەوە قسەی لەگەڵ جوولەکەکان کرد و داوای تۆبە و تۆبەکاری لێکردن. لە هەمان کاتا هەواڵی ئەوەشی پێگەیانن بەوەی کە ڕزگارکەرێک دێت و ئەبێتە ڕزگارکەری هەموو مرۆڤ و هەموو مرۆڤێک لە گوناه ڕزگارەکات. نێراوی یەزدان میشە زۆر بەڕوونی باسی لە دایکبوونی ئەو ڕزگارکەرەی کرد و ناوی ئەو شارەشی هێنا ئەوەی تایە لە دایک ئەبێت، شاری بەیتلەحم. ئەو ڕزگارکەرە هەبووە و هەیە و هەتایە ئەمێنێت. ئەو لە ڕۆحی یەزدان دروست ئەبێت و لەنەوەی داوود لە دایک ئەبێت. نێراوی یەزدان زەکەریا شەڵێت ئەی ئۆرشەلیم، سیرکەوا پاشاکە دێت ڕزگارکەر و سەرڕاستە ئەو لوت بەرز نییە و بە سواری گوێ درێژێکەوەیەت. نێراوی یەزدان داوود دەڵێت ئەو ڕزگارکەرە هەموو شتێ پێش ڕوودانی ئەزانێت. هەر ئەو بوو کەزانی بەوەی کە یەکێ لە قوتابیەکانی خۆی خیانەتی لێکات و ئەیا بەدەستەوە، نرخی بەدەستەوەدانەکەشی 30 پارچە زیو بوو. نێراوی یەزدان ئەشعیا لە پێشەوە ئەڵێت ئەو ڕزگارکەرە بەدیلەگیرێت و ئازارەرێت و تفیشی لێکرێت. نێراوی یەزدان داود دیسان پێشبینیەکات و ئەڵێت ئەو ڕزگارکەرە دێت، دەست و قاچی کون ئەکرێت و لە خاچ ئەدرێت، بەڵام بێ ئەوەی ئەسقانی بشکێت. لەسەر خاچەکە ئەڵێت ئەی یەزدان بۆ بەجێ تێشتم. سیرکەران پێ ئەکەن و گاڵتەی پێ ئەکەن و ئەڵێن ئەو وایە زانی خوا ڕزگاری ئەکا. داود دیسان ئەڵێت ڕزگارکرد تینووی ئەبێت و ئەوانیش سرکەی دەرخواتن. ئەو سەربازانەی پاسەوانی ئەکەن لەسەر جل و کراسەکەی گرەو ئەکەن تا بزانن بۆ کامیان ئەبێت. ئەم پێشبینیانە هەموو لە بەشی کۆنی پەرتووکی پیرۆزان نووسراوە. دیسانەوە نووسراوە خەڵکی ئۆرشەلیم ئەوانەی ڕزگارکەریان بەڕم برینار کرد ڕۆژێ لە ڕۆژان ڕزگارکەر ئەبیننەوە بە چاوی خۆیان. ئەم پێشبینیانە هەمووی بە سەدان ساڵ پێشەوەی عیسای پیرۆز بێت لە بەشی کۆنی پەرتووکی پیرۆزان نووسراوە. دوای 70 ساڵ دیری جوولەکەکان گەڕانەوە بۆ ئیسرائیل، بەڵام نەکەمویان. لە ئیسرائیلیش دیسان هەر دەست بەسەر بوون. دوای گەڕانەوەیان لە بابل بە 500 ساڵ کاتێ ڕۆمەکان حکومڕانی ئیسرائیلیانە کرد، کوڕێکی گەنج ویستی کچێ بخوازێت بە ناوی مریەمەوە. هەردووچیان لە تایفی حەزرەتی داوود بوون. پێشەوەی یوسف مریەم بێنێت، کچەکە بەهۆی ڕۆحی پیرۆزەوە سکی پڕ بوو. فریشتەی یەزدان هاتە لای یوسف و پێی ڕاگەیاند کە مریەم بەهۆی ڕۆحی یەزدانەوە سکی پڕ بووە و کوڕێکی ئەبێت ناوی بنێ عیسا. ئەو گەل ڕزگارەکات لە گوناه و مردنی هەتایی. ئەمە ئەو پێشبینیەیە کە نێراوی یەزدان ئەشعیا کردوویەتی. یەزدان خۆی نیشانەی خۆی دەرەخات بەوەی کە کچێک کوڕێکی ئەبێت و ناوی ئەبرێت بە ڕزگاری گەر. یوسف و مریەم بۆ ناونووسکردن چوون بۆ شاری بەیتلەحم.
کاتی گەیشتنە شارەکە مریەم مناڵەکەی بوو ناویان نا عیسا. ئەیسا هەروەک لە پێشەوە پێشبینی کرابوو لە تایفەینەوەی داوودی پێغەمبەر لە شاری بەیتلەحەم لەدایک دەبێت. لە هەمان کاتە لەو ناوچەیە فریشتەی یەزدان شەو هاتە لای چەند شوانێک دەور و پشتیان ڕووناک بووە و شوانەکان ترسان. فریشتەکە پێیوتن مەترسن، من مژدەیەکی خۆشم پێ بۆ ئێوە و بۆ هەموو خەڵکی. ئەمڕۆ ڕزگاری کەرێ لەدایک بووە، ناوی ئەیسایە. مناڵەکە وردە وردە گەورە بوو لە توانا و هێز و بیرکردنەوە، هەمووی بە توانای ڕۆحی پیرۆز. پاشەوەی تەمەنی بوو بە 30 ساڵ کابرایەک بە ناوی یوحەنای خەڵق لە ئاو هەڵکێش باسی یەزدانی ئەکرد و داوای لە خەڵکەکەی کرد کە تۆبە بکەن و بگەڕێنەوە بۆ لای یەزدان. ئەو کەسە بوو کە ڕێگە خۆشکەر بوو بۆ لای عیسا تا عیسا دەستکات بەکاری یەزدانی خۆی. عیسا هات بۆ ڕووباری ئوردون تاوەک لەسەر دەستی یوحەنا لە ئاو هەڵبکێشرێ. کاتێ یوحەنا عیسای بینی خێراوتی سەیری کەن بەرخی قوربانی یەزدان ئەوەی گوناهی هەموو گیان هەڵەگرێ. کاتێک عیسا لە ئاوەکە بەرز بووەوە ئاسمان کرایەوە و ڕۆحی یەزدان لە شێوەی ڕووناچی و وێنەی کۆترێکی سپیە هاتە ناو لەشی عیساوە. دەنگێک لە ئاسمانە وتی تۆی ڕۆڵەی خۆشەویستم، من دڵشادم پێت. دوای ئەمە عیسا ماوەی 40 ڕۆژی لە بیابانە بەسەر برد. ئەو شەیتانەی حەوای خڵەتان هەوڵی لەگەڵ عیسادا بێسوود بوو. دوای شەیتان عیسای بردە سەر شاخێک و لەوێوە هەموو دنیای هێنایە بەرچاوی و پێیوت هەموو ئەم دنیایە هی منە و ئەیەم بە تۆ گەر بێت و کڕنوشم بۆ بەری. عیسا وەڵامی یایەوە وتی شەیتان دوور کەوەرەوە، یەزدان دەڵێت هەر تەنها بۆ ئەو ئەبێ کڕنوش ببرێ. کاتێک عیسا ڕۆڵەی یەزدان لەسەر ئەم زەویە بوو وەک مرۆڤ، ئەویش وەک ئێمە لە شەیتانەوە هەوڵی لەگەڵ گرا و هەڵخەڵەتێنرێ، بەڵام ئەو بێگونەه مایەوە. ئادەم نەیتوانی و خۆی دۆڕان، بەڵام عیسای پیرۆز سەرکەوت و دەریخست کە لە یەزدانەوە هاتووە. بەرخی قوربانی یەزدانە و ڕزگارکەری مرۆڤە. عیسای پیرۆز بەهۆی زۆر کاری سەرسوور هێنەرە و مەزنی خۆی دەرکەست. لە شایەکە ئاوی کرد بە شەراب. کابرایەک کە ماوەی 38 ساڵ گۆج بوو چاچی کردەوە. یەکێکی کە نەخۆشی گولی هەبوو کەو بەسەر ڕوا و بە عیسای وت گەورم گەر بتەوێت تۆ ئەتوانیت پاکم بکەیتەوە. ئەویش وتی من ئەمەوێت پاک بەرەوە. دەست بەجێ کابرا پاک بووە. عیسا ڕووناکی خسە چاوی کابرایەکەوە کە بە کوێری لەدایک بوو. ژنێک هەماوەی 12 ساڵ بوو، نەخۆشی هەبوو، پزیشکەکان هیوایان لێ بڕی بوو. دەستیدا لە چمکی کراسەکەیە و عیساش پێی وت ئافرەت باوەڕت ئێستا تۆی چاکردەوە. خەڵکێکی زۆر ئەوانەی نەخۆشیەکانیان هیوای چاکبوونەوەی نەبوو هێنان بۆ لای عیسا. عیسای پیرۆز هەموویانی چاک کردەوە. عیسای پیرۆز 12 قوتابی هەڵبژارد و داوای لێکردن لەگەڵ یابن. هێز و تواناییانێ بەسەر ڕۆحە پیسەکانیشە. ناردنی بە هەموو لایەکە تاوەک باسی مەزنی یەزدانکەن و نەخۆش چاکەنەوە و کاری سەرسوور هێنەرکەن. ڕۆژانە خەڵکێکی زۆر ئەهاتن بۆ لای عیسا. ڕۆژێکیان نزیکەی 5000 کەس هاتبوون تا